مەڕاستیمی سوێند خواردنی سەرۆکی نوێ و دەست بەکاربوونی بەڕێوەبەرایەتی نوێ هەر 4 ساڵ جارێک لە 20 مانگی یەکدا تەنها شتێکی سیمبولی نییە، بەڵکو نیشاندانی بەها دیموکراسیەکانی ئەمریکایە بە جیهان. مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆک و جێگیری سەرۆکی ئەمریکا لووتکەی ئەو پرۆسە سیاسیە کە ئەمریکایەکان و دیموکراسیەکەمان بۆ هەڵبژاردننی سەرکردەکانیان بەکاری دەهێنن. جا ئەمە شتێکە کە هەموو لایەنەکان بە کۆماری و دیموکرات و سربەخۆکانەوە لەسەر ئەم سەکۆی ڕۆ و ڕۆژئاوای کۆنگرێسی ئەمریکا پێکەوە کۆدەبنەوە هەتا جیهان سوێند خواردنی سەرۆکێکی ئەمریکایی ببینێت. ئەم پرۆسەیە زۆر بە گرنگ دادەنرێت بۆ ئەوەی تەنانەت پاش هەڵمەتێکی هەڵبژاردننی تونند و دابەشبوونێکی زۆری سیاسیش جەخت بکرێتەوە لەسەر گرنگی گواستنەوەی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە. خاتوو مێکبرایت کە لە 3 بەڕێوەبەرایەتی جیاوازی ئەمریکادا کاری کردووە، هەڵبژاردننی ساڵی 2000 بە نمونە هێنایەوە. لەو هەڵبژاردنەدا ئالگۆر و جۆرج بوش بەهۆی ئەوەی دەنگەکانیان لە ویلایەتی فلۆریدا بە ئاستەم جیاوازی هەبوو، بۆیە دادگای ویلایەتەکە بڕیاریدا دەنگەکان بەدەست لە تەواوی ویلایەتەکەدا بژمێردرێتەوە. بۆ هۆیەوە چەند هەفتەیەک ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن دواکەوت تا ئەو کاتەی دادگای باڵای ئەمریکا لە 12 مانگی 12 بڕیاریدا پرۆسەکە ڕابگیرێت. ئەمەش ئەمریکایەکانی بە تەواوەتیدا بەش کرد. ئەمەش دۆخێکی سەخت بوو کە سەرۆک جۆرج دەبلیو بوش تیایدا دەست بەکار بوو. لە گوتاری دەست بەکاربوونەکەیدا هەوڵیدا نیشانی بدات کە کەسێک یەکریزی دەوێت نەک دابەشبوون، لەگەڵەوەشدا دەشیزانی خەڵکانێکی زۆر دەنگیان پێنەداوە. لە سەرەتای دامەزراندنی ئەمریکاوە مەڕاستیمی سوێند خواردنی سەرۆکەکان بە گرنگ دانراوە، هەر لە سەرۆک جۆرج واشنگتنەوە کە لە ساڵی 1789 لە پایتەختی ئەو کاتەی ئەمریکا لە نیویۆرک لەسەر پلیکانەکانی هۆڵی فیدراڵی لە مانگی 4 سوێندی یاسایی خوارد. بەڵام ئەمڕۆ ڕێوڕسمەکان گۆڕاون و کاتەکەش گۆڕاوە، نەریتی تریش بۆ ڕۆژەکە زیاد کراوە. بێگومان ڕێوڕسمی سەرەکی بریتیە لە سوێند خواردنەکە لە بەردەم کۆنگرێس، بەڵام ڕۆژی دەست بەکاربوونەکە بەیانیەکەی شتێکی تریش بووە بە نەریت لە وڵاتەدا، ئەویش ئەوەیە کە سەرۆکی نوێ و جێگیری سەرۆکی نوێ بەشداری لە ڕێوڕسمێکی ئاینیدا دەکەن لە کڵێسای سەینت جۆن کە ڕێک بەرامبەر کۆشکی سپیە و پێدەوترێت کڵێسای سەرۆکەکان. دواتریش کاروانی سەرۆکی نوێ و خانمی یەکەم بۆ کۆشکی سپی بەڕێدەکەوێت و لەلایەن سەرۆکی لەسەر دەرچوون و خانمی یەکەمەوە میوانداری دەکرێت و پاشان پێکەوە بەرەو کۆنگرێس دەڕۆن بۆ مەڕاستیمی سوێند خواردن. وەک ئەنیتا مێکبرایت دەڵێت لە کاتێکدا کە ڕێوڕسمەکە بە تێپەڕبوونی کات گۆڕاوە، بەڵام پەیامی سەرەکی وەک خۆی ماوەتەوە، ئەویش ئەوەیە سەرەڕای جیاوازیە سیاسیەکان خەڵکی ئەمریکا یەک دەگرێتەوە بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێی سەرکردایەتی. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.